ڕۆژتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 ئەم ڕۆژ لە پرۆگرامی ڕۆژ باش هاتمۆلاتان بۆ پێشکەشکردنی بەرگە و بابەتەکانی. بێگومان ئێمە هەمیشە لە هەوڵیەوە داین کە چەندین بەرگە و بابەتی هەمەڕان و هەمەلایەنەش ئامادە بکەین تا لەم کاتژمێرەدا پێشکەشی ئەوەی بکەین. دەستپێکی ڕۆژەکەتان با لەگەڵ ڕۆژ باش بێ تا ڕۆژێکی پڕ چالاکی وزە بەڕێبکەن. ئەمڕۆ تۆری پرۆگرامەکەمان تایبەتە بێ بە لایانی تەندروستی. زانین ئایا شێرپەنجە کە دەردێکی کوشندەیە و بەردەوام لەگەڵ مرۆڤایەتیدا ئەڕوات لە چه ئاستێکدا و ئەو چارەسەریانەی کە بەردەوام ئەدۆزرێتەوە بە تایبەت لەلایەن پزیشکانی کوردەوە چۆن پێشکەوتنی بەخۆ بینیوە. جیا لەمانە کۆمەڵە بەرگە و بابەتی دیکەمان ئامادە کردووە، بەڵام سەرەتا بابزانین لە جیهان و لە ناوخۆچی دەگوزارێت بەشێک لە کورتی هەواڵە ناوخۆکانتان پێشکەشەکەم و هەروەها جیهانیەکانیش. سەرۆکی لیژنەی یاسایی پەرلەمانی عێراق ڕای دەگەێنێت کێشە لە تۆماری دەنگدەرانی کورد لە کەرکووک و نینەوە هەیە. ڕێبوار هادی سەرۆکی لیژنەی یاسایی پەرلەمانی عێراق لەبارەی هەڵبژاردننی پێشوەختە ڕایگەاند کێشە لە تۆماری دەنگدەرانی کورد لە سنووری هەردوو پارێزگاکانی کەرکووک و نینەوە هەیە و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کارتی دەنگدانی بۆ ڕێژێکی زۆری دەنگدەری کورد نوێنە کردووەتەوە. جەختیشی کردەوە لایەنە سیاسیەکانی کورد ئەم هەنگاوەی کۆمیسیۆن وەک هەوڵێک بۆ گۆڕینی دیموگرافیای ناوچە کوردستانیەکان دەبین و ئەمەش بە هیچ شێوەیەک قبوڵ ناکرێت. سەرۆکوەزیرانی عێراق ڕای دەگەێنێت وڵات بە ڕەوشێکی سەخت تێدەپەڕێت و دۆخی ئابووریش ئالۆزە. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لە ڕێوڕەسمێکدا کە وەزارەتی ناوخۆی ئەو وڵاتە ڕێکی خستبوو باسی لە دۆخی هەنووکەیی وڵات و پێشاتەکان کرد و ڕایگەاند بەهۆی خراپی ئیدارەدان و پلاندانان لە چەندین ساڵی ڕابردوودا وڵات بە ڕەوشێکی سەخت و دژوار تێدەپەڕێت و دۆخی ئابووریش ئالۆزە. کازمی جەخت دەکاتەوە پەیوەندی نێوان حکوومەت و هاوڵاتی بریتیە لە ئەرک و ماف و کاریش دەکەین بۆ لابردنی بربەست و ئاستەنگەکان. ئاماژەی بەوەش کرد دەیانەوێت لەسەر بنەمای ڕۆشنبیری و ژیان ئومێد بە داهاتووی وڵات بنیاد بنێن، نەک لە ڕێگەی بەسەر بازگەکردنی کۆمەڵگەوە. سوپای تورکیا تاوەرێکی چاودێری لە بنکەیەکی سەربازی خۆی لە ڕۆژئاوای عین ئیسا دروست دەکات. میدیاکانی سەربەهەسەدا بڵاویان کردەوە لە سوپای تورکیا تاوەرێکی چاودێری لە بنکەیەکی سەربازی خۆی لە ڕۆژئاوای عین ئیسا دروست دەکات کە تەنیا 2 هەفتەیە تورکیا ئەم بنکە سەربازیی دروست کردو و تەنیا 500 مەتر لە باکووری ڕێگەی نێودەوڵەتی ئەمفۆر دوورە. میدیاکانی هەسەدا ئاماژە بەوەش دەکەن ئەو بنکە سەربازی تورکیا تەنیا 1 کیلۆمەتر لە خاڵی هاوبەشی هەسەدە و هێزەکانی حکوومەتی سووریا و هێزەکانی ڕووسیا دوورە. سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا تیمی زانستی کابینەکەی بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ڕاستبات. جۆ بایدن سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا کاندیدانی تیمی زانستی کابینەکەی دەست نیشان کرد و ڕایگەیان 5 کاری گرنگ لە پلانی کاری زانستی ئیدارەکەی جێگیر کردووە. ڕاشیگەیان ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و بنیادنانەوەی ئابووری ئەمریکا کاری لە پێشینەی تیمە زانستیەکە دەبن. بایدن دەژڵێت ئەمریکا جارێکی دیکە دەگەڕێتەوە ڕیزبەندی پێشەنگ لە هەموو بوارە جیاوازەکاندا. جێگرەوەی ئەنگێلا مێرکل هەڵبژێردرا لە 33هەمین کۆنگرەی پارتی یەکێتی دیموکراتی کریستیانی ئەڵمانیا. ئارمێن لاشێت بە سەرۆکی پارتەکەی و جێگرەوەی ئەنگێلا مێرکل هەڵبژێردرا بەهۆی ئەوەی لە خولی دەنگدانی یەکەم هیچ کام لە کاندیدان دەنگی پێویستیان بەدەست نەهێنا، بۆیە پرۆسەی دەنگدان چووە خولی دووەم و ئارمێن لاشێت توانی کۆی لە کۆی 991 دەنگی کۆنگرا 521 دەنگ بەدەست بێنێت و بووە نۆیەمین سەرۆکی گشتی پارتی یەکێتی کریستیان CDU ئەڵمانی. کورتەیەک لە هەواڵەکانم پێشکەشکردن. یەکێتی ڕۆژنامەنووسانی عێراق دوێنێ سەردانی کوردستان 24یان کرد کە یەکێکە لە باشترین کەناڵی عێراق بۆ ساڵی
2020 بە کوردستان 24دا ئەو بڕوانامەیدا بە کوردستان 24 کە شاندێکی یەکێتی ڕۆژنامەنووسانی عێراق ناوەندی میدیای نوێی عێراقی بۆ ڕاهێنان و گەشەپێدانن بە ڕاستپاردەی مەڵبەندی گشتی سەردانی سنتەری سەرەکی کوردستان 24یان کرد و بڕوانامەی داهێنان و جیاوازی بە کوردستان 24 بەخشی و خەڵاتی باشترین کەناڵی عێراقیان بۆ ساڵی 2021 بە کوردستان 24دا. ئەمەش بەهۆی ئەوەی کە کوردستان 24 هەمیشە لە کۆششدا لە زاوی ڕاگەاندون و ڕۆژنامەوانی لە عێراقدا بۆ ساڵی 2020 گەڕاوێتی لەو ساڵەتدا چۆن کاری کردووە بە هەموو ئیتیکە ڕۆژنامەوانیەکاندا. سەرۆکی یەکێتی ڕۆژنامەنووسانی عێراقیش لە لقی هەولێر لە لێدوانێکیدا بۆ کوردستان 24 ڕێگەیان هەڵبژاردننی کەناڵەکە لە ڕێگەی دەنگدانی جەماوەرەوە بووە و پرسیارمان سەبارەت بە کەناڵەکە ئاراستی جەماوەر کردووە لە عێراق لە هەرێمی کوردستان لە ڕووی ڕازگۆیی و گواستنەوەی هەواڵەوە پێشەنگن بۆیە شایانی ئەو خەڵاتە بوو. نحن كاتحاد الصحفيين العراقيين فرع أربيل وبتوجيه ئێمە وەک یەکێتی ڕۆژنامەنووسانی عێراق لقی هەولێر ئەمڕۆ سەردانی کەناڵی کوردستان 24مان کرد بۆ پێدانی نازناوی باشترین کەناڵی عێراقی بۆ ساڵی 2020. هەڵبژاردننی کەناڵەکە لە ڕێگەی دەنگدانی جەماوەرەوە بووە. پرسیارمان سەبارەت بە کەناڵەکە ئاراستەی جەماوەر کردووە لە عێراق و هەرێمی کوردستاندا. لە ڕووی ڕازگۆیی و گواستنەوەی هەواڵدا کوردستان 24 لە تەواوی کۆنگرە و کۆڕەکانمان بەشداری کردووە. ئێمە وەک یەکێتی ڕۆژنامەنووسانی عێراق کوردستان 24مان خەڵات کرد بڕوانامەی داهێنان کە ڕازگۆیی لە گواستنەوەی هەواڵ و ڕووداوەکان لە خۆ دەگرێت کە خاوەن جەماوەری خۆیەتی. سوپاسی کەناڵی کوردستان 24 دەکەین و پیرۆزباییشان لێ دەکەین. پیرۆزە لە هەموو کارمەندان و هاوکارانم لە کوردستان 24 بێگومان ئەوە بەرهەمی ئەو ڕەنج و ماندووبوونەیە کە بەردەوام تاک بە تاکی ئەندامی ئەم شاشە ڕەنگینە دەیگەڕێت بۆ ئەوەی کە بتوانین باشترین دەنگ و ڕنگ و جوانترین یاخود بڵێن دروستترین زانیاری و بابەت بە ئێوەی بینەر و بیسەر بگەێنین. بابەتێکی دیکەمان هەیە کە بم بەیانی باسی بۆنتان بۆکەم. بۆن چەند سەرنجڕاکێشەوە چەند کاریگەری هەیە لە ژیانی ڕۆژانەی ئێمە کە زۆرینەی هاوڵاتیان ئارەزوو لە بۆنی خۆشەکەن. زۆر جار هەندێک کەسیش بۆنی تایبەت بەخۆی هەیە بە تایبەت ئەو بۆنانەی بۆ ماوەیەکی زۆر ئەمێنەوە. بەپێی سەرچاوەکان مێژووی بۆن بۆ 4000 ساڵ لەمەوە بەردەگەڕێتەوە کاتێک مصری و ئێرانی و ڕۆمەکان بۆ یەکەم جار بەکاریان هێناوە بەمەوە بە مصرەکان کۆنترینیانن کە بۆنیان بەکارهێناوە و بۆنێکیان بەکارهێناوە کە هەڵمی لێ هەستاوە ئەو سوودیان لەو هەڵمە وەرگرتووە یاخود بڵێن ئەو هەڵمە یاخود ئەو بۆنەشیان لە زیاتر لە گوڵی یاسمین یاخود بڵێن جاسمی و پرتەقاڵ و لاڤەندەر وەرگرتووە. گوڵی لاڤەندەر کە بۆنێکی زۆر سەرنجڕاکێش خۆشی هەیە لە سەراتاکانی سەدەی 16ەوە زۆرێک لە وڵاتان بە پیشەزازی بۆنەوە سەرقاڵن واتە پێشکەوتنی زۆری بەخۆیەوە بینیوە. چەند ساڵێکیشە هاوڵاتیانی هەرێمی کوردستان گرنگی بە تێکەڵکردنی بۆن ئەدەن. زۆر جاریانی بە یەک بۆن ڕازی نابن چەند بۆنێک تێکەڵەکەن کە چەند بۆنێکی جیاوازە و دواتر بۆنێکی زۆر خۆشی لێ دەرەچێت. بۆیە هاوڵاتیەکی پارێزگای دیالە چەندین ساڵە دوکانێکی بۆنفرۆشی لە دەربەندی خان کردوتەوە. لە دیالەوە هاتوت لە دەربەندی خان دوکانێکی بۆنفرۆشی هەیە کە لەسەر خواستی هاوڵاتیانیش بۆنەکان تێکەڵەکاتوە تا هەر بۆنێکت بێ حەز لێ بێت تێکەڵی ئەکات و دواتر بۆنێکی تایبەتی لێ دروست دەبێت. هەرچەندە ئێستا ئێمە ناتوانین بۆنەکەی بکەین بەس با بیبینین و هەستی پێ بکەین. سوپاس بۆ خوا کارەکەمان باشە و پێشتر لە بەغدا و دیالە کاری بۆنمان کردو و متمانەیەکی باشمان لەو کارە بەدەستێنەوە. لە ساڵی 1970ەوە کاری بۆن فرۆشتن دەکەین و لە سەرخواست و داواکاری هاوڵاتیان بۆن دەهێنین. ئێستا لەقمان لە زۆربەی شارەکان هەیە.
ئەو بۆنانەی ئێستا لە دوکانەکانمان هەیە بۆنێکی خستە و هیچ پێکاتەیەکی دیکەی تێکەڵ نەکراوە بۆ کڕیارەکانمان ڕوون دەکەینەوە بۆ نمونە ئەوە بۆنێکی فەڕەنسیە و هیچ پێکاتەیەکی دیکەی تێدا نییە هاوڵاتی هەیە دەڵێت بە 160 بۆ 165 خەز بێت بۆەوەی زیاتر بۆن بمێنێتەوە کەمترین پێکاتەی تێکەڵ دەکەیت. تەوەری پرۆگرامەکەمان دەست پێ دەکەین بێگومان پزیشکێکی کووردە کە چارەسەری خانە شەرپەنجەکانی پێستی دۆزیوەتەوە پێست و سیەکانیش لە هەمان کاردا کە لەلایەن ئەمریکاشەوە پشتیوانی بۆ کارەکەی ڕاگەندراوە و ئێمەمانەوەی قسەی زیاتر لەگەڵ خۆی بکەین وردەکاری ئەو چارەسەریانە چییە بۆیە میوانداری بەڕێز دکتۆر ڕێباز ئاواتمان کردووە کە دکتۆرا لە شەرپەنجەی پێست و سیەکان لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. بەیانیت باش دکتۆر ڕۆژێکی باش دەست پێ بکەیت. دکتۆر پێمان بڵێ ئەم بەیانی هەرچەندە زوو هەستای ڕەوشی سلێمانی چۆن بوو ساردە؟ بەیانیت باش هاژەخان ڕاستەکەی خۆم هەر بەردەوام بەیانیان زوو هەڵەسم چکە کەسێکی چالاکم ئەجا بەیانێکی زووش هەستم لە سلێمانی ئەوە هەر زۆر چالاکێکی زیاترم پێبەخشێ وەجەویش زۆر خۆشە. هەمیشە تەندروست بی دکتۆر. دکتۆر ڕێباز پێمان بڵێ سەرەتا وردەکاریەکان لەسەر شێرپەنجە یاخود بڵێن ئێستا شێرپەنجە لە چه ئاستێکدا لە جیهاندا زیاتر تەشەنەی کردووە لەگەڵ ئەوەشدا چارەسەریەکان چۆنن بۆ ئەو ڕێژەیە کە ئێستا هەیە؟ ڕاستیەکەی من حەزەکەم لەوە دەست پێ بکەم کە لە ساڵی 2015 لە دەستەی کوردستانی بۆ دەراساتی استراتیجی و توێژینەوەی زانستی من خولیای توێژینەوەم هەبوو بە تایبەتی شێرپەنجە چووکە لە خانەوادەکەمە بە تایبەتی نەنکی خۆشەویستم لە دەستدا لە هەر بەبوونەی نەخۆشی شێرپەنجەی سیەکانەوە من حەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکام بردەوە لە ساڵی 2015 و ڕۆیشتمە ئەوێ بۆ دەستپێکردن بە پرۆگرامی دکتۆرا لەوێ کە سەیرم کرد داتای شێرپەنجە بە ڕاستیەکەی بە تایبەتی شێرپەنجەی سیەکان کە زۆرینەی شێرپەنجەی سیەکانە لە دنیاە بە تایبەتی لە پیاوانە بۆیە دەستم کرد بە توێژینەوە بزانین ئەو چارەسەری کە دۆزراوەتەوە لە 45 ساڵی پێشووە بۆچی لەسەر لە 130 شێرپەنجەی نەخۆشانی شێرپەنجەی سیەکان ئیش ناکات. ئێمە چونکە هەر لەم ماوەی 45 ساڵی پێشووە هیچ داتایەک و هیچ زاناریەک نەبووە سەر ڕای ئەو هەموو توێژینەوەیش کە کراوە. من هاتم لەسەر داتای لەسەر ئەو داتا زۆرەی کە هەمان بوو کە لەلایەن زاناکانەوە بەدەستهێنراوە زاناریەکی تازەم دۆزیەوە کە بزانین بۆچی ئەم لە سەداسی نەخۆشانە چارەسەر ئەم لە سەداسی نەخۆشانە وەڵامدانەوەیان بۆ ئەم چارەسەرە مهمە نییە هەتا ئێستا. بەڵێ کەواتە چۆن دەستت کرد بە قۆناغەکانی دۆزینەوەی ئەو چارەسەرە بەداخەوە بۆ نەنکی ئازیز ئیشەڵا ڕۆحی شاد بێ و ڕۆحی ئارام بێ. بەڵام دکتۆر دوای ئەوە ئەو چارەسەرە کاڵی بۆ کاردانەوەی لە سەداسی نییە دواتر چۆن بڕیارەدا کە بڵین ئەو چارەسەرە بچێتە قۆناغی بەرەو پێشووتر یاخود بڵین ئەو چارەسەرانە زۆرتر کاری پێ بکرێت و قۆناغەکانی مام بۆ باس بکەیت. بێگومان هاژەخان هەموو توێژینەوەی کە دەست پێکەی لە پێشە ئەبێ زانیارەیەکی پتەوت هەبێ لەسەر ئەو بابەتەی کە توێژینەوەی تیاکەی. من دەستم کرد بە خوێندنەوەیەکی چڕ لەسەر شێرپەنجەکان بە شێوەیەکی گشتی و هەروە شێرپەنجەی سیەکان. هەستم کرد کە ئەم چارەسەرە کە هەیە بەکارێ هێندەیە لە کلینیکا بۆ چارەسەرکردنی نەخۆشی شێرپەنجە هەنێک لە زانیاریەکانمان هەبوو کە هێشتا پتەون نەبوون. هاتم لە مختبەرات چەند تەجروبەیەکم کرد کە سلمانم کە لەسەر ئەساسی ئەو پرسیارەی کە هەم بوو دەربارەی چارەسەری نەخۆشی شێرپەنجەی سیەکان وردە برەوم ما بە توێژینەوەکانم لەخوا بە زیابێ سەرکەوتێکی بەدەستی هێنا. لە دوای ئەوەی کە
ئەم چارەسەرە ئەم زانیاریان نوێیە کە نەبوو لەو پێش نەدۆزرابەوە وردە وردە برەومان پێیا هێنامان لەسەر مشک تاقیمان کردەوە لەناو تاقیگەیە و لەوێ ئەو چارەسەرە زیاتر سەرکەوتنی بەدەستهێنا ئەجا هاتین سامپڵمان وەرگرت لە نەخۆشانی شێرپەنجەی سیەکان و لە دواییە پێست و لە دواییە هاتینە سەر زۆربەی شێرپەنجەکانی تریژ وەکو خوێن و وەکو شێرپەنجەی دەماغ خۆشبەختانە هەمویان هەر سەرکەوتوو بوون تایە ئەجا کە ئەمە زۆر ئەم دۆزینەوە تازەیە زۆر کاریگەریکی هەبوو لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆیە لە وەزارەتی تەندروستی ئەمریکا زیاتر سەپۆرتمان کرا پشتگیریمان کرا پارەی زیاترمان پێبەخشرا کە بتوانین زیاتر توێژینەوەی لەسەر بکەین. بەڵێ دکتۆر ڕێباس تۆ ڕۆژانە ماوەی چەندێک کارتە کرد بۆ ئەوەی کە بگەیتە ئەو دەرەنجامە و ئەو دەرەنجامە کاتێک کە لەلایەن ئەمریکا و پێشوازی لێ کراوە ئێستا چۆتە چ قۆناغێکەوە و بۆ تۆ چی گرنگە و ئەتەوێ ینی بگەیتە چه ئامانجێک ئەو کات ئەزانیت کە ئەو کارەی کردوتە جێگەی خۆی گرتووە. ڕاستیەکەی چووکە ئەگەر یەکێک زۆر تامەزرۆی توێژینەوە نەبێت ناتوانێت بچێتە ئەم بوارەوە. من ڕۆژانە لەوانەیە مبالغە بێ ئەگەر باسی بکەم بەڵام 14 بۆ 15 سعات ئیشم کردووە. چەندها تەجروبەم هەبووە کە شەو نخونیم کردووە شەوان لەناو تاقیگەکانە ماومەتەوە تاوەکو بە تەکیدی بزانم ئەو جوابەی کە ڕاستە و دروستە لەلایەن دوای بە ئەنجامگاردنی توێژینەوەکانمان بەدەستی بێنم. پشتگیریمانەکرێت لە وەزارەتی تەندروستی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تەبەن لەسەر ئەساسی ئەو داتایانەی کە ڤالیدەیشنیشی بۆ کراوە لەلایەن مختبەرەکانی ترەوە لەلایەن تاقیگەکانی ترەوە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. بۆیە ئێستا حالیەن راپۆرتێکمان نووسیوە پێشکەشی زاناکانمان کردووە لەسەر ئەساسی ئەو ئەنجامی ئەو تۆژینەوانەی ئەو تەجروبانەی کە کردومانە لە ناو مختبەر و هەروە لەسەر مشک تاقیمان کردوتەوە لەسەر سامپڵی نەخۆشەکانیشمان تاقیمان کردوتەوە هەمووی پشتگیری یەکتری ئەکەن کەواتە ئەمە زانیاریەکی ڕاست و دروستە چکە ئێمە زۆر گرنگە کە لە توێژینەوەیە بتوانین چەند جارێک وەکو کوالیتی کۆنترۆل ڤالیدەیشنی بۆ بکەین لەلایەن خۆمان و لەلایەن تاقیگەکانی ترەوە کە ئەمەمان کرد ئەو کاتە من ئومێدم ئەوەیە لە دوای ساڵێک بۆ ساڵ و نیوێکی تر کە لەسەر ئەساسی ئەو توێژینەوەی ئێمە چارەسەرەکە بچێتە بواری جێبەجێکردنەوە. دکتۆر ڕێباس کاتێک بۆ ئەو ماوە زۆرە بەردەوام لە ڕۆژێکدا کارتە کرد سەرەتا چۆن ینی لەگەڵ کەسی دیکە هەبوو یاخود ئەو کەسانەی کە لەگەڵ تا بەشدارن لە توێژینەوەکە چۆنە و ئەو چارەسەرەی کە ئێوە ئەیدۆزنەوە تا چەند دڵخۆشکەرە بێت بۆ تووشبوانی شێرپەنجەی هەمسی و پێست یاخود بڵین کاری دیکە ئەکەن لە داهاتووە هەر ئەو تیمەی خۆت یاخود خۆت کە بتوانن چارەسەر بدۆزنەوە بۆ جۆرەکانی دیکەی شێرپەنجەش. هاژەخان ڕاستیەکەی لە بواری توێژینەوەیە کە هەر کەسێک ئیش دەکات کەسێکی وەکو من کە لاوێکە و تامەزرۆی توێژینەوەم ڕاستە زۆر ماندوو ئەبیت زۆریش ماندوو ئەبیت خاصەتەن کە لە دوورە وڵات دەبی لە دوور کەس و کار لە دووری نەتەوەکەت چکە من بەردەوام دڵم لای کوردستانە لەوێشەوە بە تایبەتی ئیش بۆ کوردستانەکەم بەڵام کە ئەنجامێکت ئەبێت دوو لایەنی هەیە ئەگەر ئەنجامەکە بە شێوەیەک بێ کە بڵین سەرکەوتوو بێت ئەو کاتە دڵخۆشکەرێکی زۆرە زیاتر دەفعەت ئەکا کە ئەسڵەن جاری واه بۆ نەمویستۆ بڕۆمەوە بۆ ماڵەوە خێرا ئەساسیاتم داناوە بۆ کردنی تەجروبەیەکی تر لە ڕۆژی داهاتووە و بەعەکسەوە ئەگەر خەلەلێک ڕووی باە یان خەلەلێکی تەکنیکی بواە نەمانتوانێت توێژی تەجروبەکە بە ئەنجام بگەێنین ئەو کاتە من دیسانەوە نەمتوانیەوە بڕۆمەوە ماڵەوە یاخود قەلق بووم هەتا ڕۆژی داهاتوو بگەڕێمەوە بۆ ئەوەی بتوانم خێرا تەجروبەیەک توێژینەوەیەکی تر بکەم لە ناو مختبەرەوە بتوانم بە شێوەیەکی خێراتر بە ئەنجامی بگەین و ئەنجامەکەیم دەست بکەوێت. بەڵێ دکتۆر ڕێباز کاتێک ئەو کاتە کە ئەنجامەکەشی دەستکە و زۆر دڵخۆشکەرە بێت بێگومان پێ دوایە ئەنجامەکەی ئەبێتە هۆیەوەی کە جگە لە دڵخۆشی خۆت دڵخۆشیەک بۆ ئەو کەسانش کە تووشبووی شێرپەنجەن.
بەتەکیید چونکە من نامەوێ ئەوەی کە منی ڕاگرتووە کە بەقوت بم وە زیاتر بەردەوام بم لە توێژینەوە ئەو دڵخۆشکەریەیە کە لە دوای ئەنجامەکان بەدەستی ئەهێنین چونکە ئیتر من چیتر نامەوێت کەس و ئازیزانی خۆمان لە دەست بدەین بەم نەخۆشیە ترسناکە. ڕاستە دکتۆر ڕێباز هەژەخان من حەزەکەم کورتەیەک لەسەر بەڵێ فەرموو حەزم کرد کورتەیەک لەسەر چارەسەرکە بدۆزمەوە چکە ئێمە هەرەڵێن چارەسەرەکە و زۆر مهمە و ئەوایە بەس حەزەکەم بینەرانی کەناڵەکەتان بزانن کە چارەسەرەکە چۆناهیە. من میوتیشنێکی یاخود بازدانێکی تازەم دۆزیەوەتەوە لە جینێکە کە لە ناوکۆکەی خانەکانی شێرپەنجەیە کە ئەم میوتیشنە ئەم بازدانە کە پێی دەوترێت لە جینی BRG1 بڕیاردەری یەکلاییکەرەوەیە بۆ ئەوەی کە نەخۆشانی شێرپەنجەی سیەکان وە لە داهاتووە پێست و ئێستا ئیش لەسەر شێرپەنجەکانی تریژەکەین ئەم بازدانە یەکلاییکەرەوەیە ئەگەر بازدانەکە هەبێت یان نەبێت یەکلاییکەرەوەیە کە ئەم نەخۆشە وەڵامی ئەبێت بۆ ئەو چارەسەرەی کە زانکان لە 45 ساڵی پێشوە دۆزیبیانەتەوە. بەڵێ بەو هیواین ئینشاءڵڵا یەکلاییکەرەوە بێت بۆی کە تێیپەڕێن و نەخۆشیەکە نەمێنێ لە جەستیانە. دکتۆر ڕێباز بێگومان توشبوانی شێرپەنجە جا بە هەر جۆرێکی بێت تووشی حاڵەتێکی دەرونی زۆر خراپە بن بەو پێی کە هەمیشە بیستراوە شێرپەنجە نەخۆشیێکی کوشندەیە. ئایا پێ دوایە شێرپەنجەی سی بێ یاخود پێست بێ یاخود شێرپەنجەکانی دیکە بێت لە ئاست ئەو هەموو توێژینەوە یاخود ئەو هەموو چارەسەریانەی کە هەیە ئەگاتە چارەسەرکردن یاخود ئەتوانرێ لە چه حاڵەتێکدا لە چه قۆناغێکدا چارەسەر بکرێت؟ ڕاستیەکەی بەپێی ئەم وەڵامی ئەم پرسیارە بەپێی جۆری شێرپەنجەکە ئەگۆڕێت. بەڵام بۆ هەموو نەخۆشانی شێرپەنجە ئەتوانین بڵین سەپۆرتی معنەوی لە سایکۆلۆجی زۆر مهمە. چونکە خاصەتەن لە وڵاتی ئێمەیە کە یەکێک شێرپەنجە ئەگرێت معنەویاتیان دابەزێت ئەوەش کاریگەری لەسەر دەرونیانە بێت کە لە کۆتاییشە کاریگەری ئەبێت لەسەر وەڵامدانەوەیان کاتێکە چارەسەرێک وەڵامدانەوەی جسمیان لاشەیان یاخود خانە شێرپەنجەکان بۆ ئەو چارەسەرەی کە وەری ئەگرن. بەڵام لە هەموو وڵاتانی دنیا و حتا لە کوردستانیش ئێمە نەخۆشخانەی هیوامان هەیە ئەبینی ئەو هەموو کەسانە بە خۆبەخشی ئەچن دڵیان خۆشەکەن حتا بۆ مناڵان یاری مناڵانە بن بۆ گەورەکان دڵیان خۆشەکەن هەنێجارە چین گویان لێگرین باسی زمانی زوویان لێ ئەەکەین ئەمانە وایان لێ ئەکا کە وردە بچنەوە بێنەوە سەر ئەو بارە دەرونیەی کە مرتاح ئەبن و لە کۆتاییشە ئێمە ئەزانین کە یەکێک سایکۆلۆجیەن مرتاح بێت ئایا نەخۆش بێ یان نەخۆش بێ وەڵامدانەوەی باشتر ئەبێ بۆ چارەسەرەکەن. ڕاستە کەواتە ئەمە پەیامێکی دڵخۆشکەرە بۆ توشبوانی شێرپەنجە کە بێگومان ئەگەری چاکبوونەوەیان هەیە و هەمیشە ئێوە بەردەوامن لە توێژینەوە بۆی کە چارەسەرێکی بنبڕ بدۆزنەوە. دکتۆر بابەتەکەمان تێکەڵکەین بێگومان بە کۆرۆناش چونکە زانین ئێستا بۆتە بەشێک لە ژیانی هەمووان و بەتایبەت نەخۆشەکانیش. کۆرۆنا چ کاریگەریەکێ بێت لەسەر تێکچوونی توشبوانی شێرپەنجە یاخود بڵێن لەسەر وەرگرتنی ئەو چارەسەرانەی کە ئەدرێت بە توشبوان؟ سپاس بۆ ئەم پرسیارە هاژەخان چونکە بەڕاستی کۆرۆنا ژیانی هەمومانی گۆڕی تووشی حاڵەتێکی ئەگەر نەخۆش بینیان نەخۆش نەبین یاخود ئەوانەی کە لە بواری تەندروستیە ئیشەکەن هەمومان بەبێ جیاوازی کاریگە بەرکەوتەی ئەم ڤایرۆسین بە تایبەتی نەخۆشانی شێرپەنجە چونکە ئێمە زانین چارەسەری نەخۆشی شێرپەنجە هەمووی بە سایکڵە. هەنێک جار بە بۆنەی ئەوەی کە نەخۆشخانەکان داخراون یاخود بۆ تەناوبەکان کەمتر کراونەتەوە بە شێوەیە کە بۆی بەرکەوتەی مرۆڤەکان لەگەڵ یەکتریا یاخود کارمەندە تەندروستیەکان کەمتر بێت لەگەڵ یەکتریا بۆ ئەوەی نەتوانن تووشی نەخۆشی کۆرۆنا بن.
ئەجا بۆ چارەسەری شێرپەنجە ئەمە زۆر گرنگە چونکە لەبەر ئەوەی ئێمە ئەزانین سایکڵەکان تێگەچێ کاتێک کە پرۆگرامەکان بەرنامەی پرۆگرامەکان تێکچوو سایکڵەکانیش تێگەچێت ئەجا ئەو کاتە تەسیری ئەبێت لەسەر ئەو چارەسەرەی کە ئەیرێت بە نەخۆشانی شێرپەنجە ئێمە لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لێت ناشارمەوە ئێمەش نەخۆشی وامان هەیە کە سایکڵی وەرگرتنی چارەسەرەکانیان بەو شێوەیە نەبوو کە مەزبوط بێ وەکو جاران بەڵام وردە توانیمان بەسەر یا زاڵ بین و ئەمەش لە خۆبوردویی هەموو ئەو کارمەندانە ئەسەلمێنێت کە لە دنیاە و حتا لە ئەمریکا و من ئەیبینم لە کوردستانیشە کە لە خۆبوردووانە هیچ گویان نێاوەتە ئەم ڤایرۆسە ترسناکە بەڵام ڕۆحی خۆیان ژیانی خۆیان ماڵ و مناڵی خۆیان بەجێهێشتووە بۆ ئەوەی بتوانن کە سایکڵەکانی نەخۆشی چارەسەری نەخۆشی شێرپەنجە تێک نەچێت ڕاستە لە بیدایە تا تۆزێک تێکچوو دواکەوت بەڵام ئێستا وردە ئەچێتەوە سەر سکەی خۆی و خۆشبەختانە ئەتوانرێت چارەسەر بکرێت. دکتۆر ڕێباز پێ دوایە ئاستی چارەسەرکردن یاخود بڵین نەخۆشخانەکانی تایبەت بە شێرپەنجە لە هەرێمی کوردستان لە ئاستێکی بەرزدایە یاخود تا چەند دکتۆرەکان چارەسەرەکان لەو ئاستەدایە کە نەخۆشان و تووشوانی شێرپەنجە جێگەی دڵخۆشی و چاک بوونەوەیان بێت؟ ڕاستیەکەی من زۆر راپۆرتم لە نەخۆشان و لە کەسوکارەوە یاخود لە پزیشکەکانەوە بۆیەت بۆ ئەی پیاە بچینەوە و بزانین ئایا بە تەواتی تەشخیص کراوە یان نا. من ئەمەوێ پێتان بڵێم کە زۆربەی ئەو تەکنیکانەی یاخود ئەو زیرەکیان ئەو زیرەکیەی ئەو وردیەی کە لە پزیشکانی کوردستانە هەیە هەمان ئەو عەقلیەتەیە هەمان ئەو توێژینەوانەیە هەمان ئەو چارەسەرەیە نەکە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش بەکارێنرێ بەڵام کە لە هەموو دنیاە بەکارێنرێت. من راپۆرتی پزیشکیم هەبووە کە لە کوردستان پێم گەیشتووە پیشانی پرۆفیسۆرەکانی خۆمانم ماوە سەریان سوڕەمێنێ ئەڵێن ئێمە نەمانزانیوە لە کوردستان و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەخۆشخانەیەک هەبێ کە بەم شێوەیە تەعامل لەگەڵ نەخۆشا بکەن بەم شێوەیە بە زمانی ئینگلیزی و بە شێوەیەکی زۆر ڕوون و دیتیل راپۆرتەکان بنووسرێنەوە. ئەمە یەک دومینیان هەڵبژاردننی چارەسەرەکان ڕاستە ئێمە لەوە ئەچێت هێشتا مابێتمان بگەینە ئەو ئاستەی کە بە شێوەیەکی دروستتر چارەسەرەکان هەڵبژێرین حەپەکان هەڵبژێرین بۆ نەخۆشەکان بەڵام ئەمە لە هەموو دنیاشە هەروایە چونکە توێژینەوە بەردەوامە ئەوە تا لەسەر ئەساسی ئەم توێژینەوە و ئەم تازەگەری کە من دۆزیومەتەوە لەوانەیە سایکڵی چارەسەرەکان بۆ نەخۆشی بگۆڕدرێت بۆیە متابعەکردن بە دوواداچوون بۆ ئەو توێژینەوانەی کە لە دنیاە ئەکرێت زۆر گرنگە و ئێمە لە کوردستانی ئەزانین هەندێک جار تووشی بە بۆنەی هەر هۆکارێکەوە بێت هەنێک جار تووشی ئەوە بینێڵێن چارەسەر نەباوە لە نەخۆشخانەکانە یان شتێک لەو بابەتە بەڵام لە دواییە ئەبینم بە هەوڵ و ماندووبوونی وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان و بە هەوڵ و ماندووبوونی پزیشکەکان بە تایبەتی هەوڵ و ماندووبوونی شخصی خۆیان ئەتوانن وردە بتوانن بەسەر ئەوەیە زاڵبن و کەسێکی وەکو منیش کە لە دەرەوەم و دڵم لە لای کوردستانە ئەتوانم بەردەوام پشگیریان بکەم ئەتوانم ئەم تازەگەریانە بێنمەوە کوردستان ڕۆژێک لە ڕۆژان و ئەتوانم بە هەموو شێوەیەک پشگیری ئەو لاوانە بکەم کە ئەیانەوێ بێنە هەر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایان هەر شوێنێکی تر کە بیانەوێت توێژینەوەی زیاتر بکەن یاخود بڕوانامەی زیاتر بەدەست بێنن چونکە ئەمە زۆر گرنگە بۆ نەخۆشەکانمان کە بزانن ئێمە دەستەوەستان نەوەستاوین ئێمە کەسانێکی وەکو ئێمە هەیە من کەسێکی وەکو خۆم ماڵەوە دایک و باوکی شیرینم بەجێهێشتووە خوشک و براکانم بەجێهێشتووە بەس لەبەر ئەوەی تامەزرۆی توێژینەوەم تامەزرۆی دۆزینەوە و تازەگەریم ئەمەش لە کۆتاییە تەنها بۆ خزمەتی نەخۆشەکان بەکارێنرێ هیوادارم ئەمە دوو پەیام بگەێنێت یەکەمینیان کە نەخۆشەکانمان دڵخۆش بکە کە ئێمە نەوەستاوین بەردەوام لە توێژینەوەیان وەکو کەسێکی وەکو من لە شاری سلێمانیەوە کە لەسەر منحەی لەسەر سکۆلەرشیپی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا توانیومە بگەمە ئەوێ بەردەوام بم لە توێژینەوە و هەروەها ئەمە ئومێدێکی ژەبەخشێ بە نەخۆشەکانمان کە پێیان بڵین ئینشاءالله ڕۆژێک لە ڕۆژان ئەتوانین چارەسەرێک
چارەسەرێکی بنبڕ بۆ ئەم نەخۆشیە بدۆزینەوە بەڵام تەنها کاتی پێچێت ئینشاءالله بەو هیواین کە ئێوەش لە ئاست ئەو متمانەی هاوڵاتیان دابن و بە تایبەت نەخۆشانی شێرپەنجە زۆر سپاس دکتۆر ڕێباس ئاوات کە ئەمڕۆ لەگەڵمان بووی. زۆر سپاسی ئێوەژەکەم و ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەک. خۆشتر بۆتە سپاس. ئێستش بابەیەکەوە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەش و هاوای شارەکانی کوردستان ببینین. هەندێک کەس هەن لە هەر تەمەنێکدا بن یاخود هەر کارێکیان هەبێ ئارزویان هەیە ئارزویان بۆ فێربوون هەیە. ساڵیحە ئۆرگۆل خانمێکی تەمەن 36 ساڵە و دانیشتوی پارێزگای شارنەخی باکووری کوردستانە. دوایەوەی وەزارەتی بەروەردەی تورکیا بڕیاریدا کە خوێندن بە شێوەی ئۆنلاین بەردەوام بێت وەکو زۆربەی وڵاتانی دیکە. ئەو خانمە دەرفەتەکەی خۆستۆتەوە لەگەڵ منداڵەکانی خۆی فێری خوێندن و نووسین کردووە. تەنانەت ئێستا توانێت پرسیارەکانی بیرکاری بە باشیشی کارشی تەڵ بکات. ئافرەتێکی تەمەن 36 ساڵ لە پارێزگای شرنەخی باکووری کوردستان مۆڵەت لە مامۆستاکان وەردەگرێت لەگەڵ منداڵەکانی لە کاتی خوێندنی ئۆنلاین دەرفەتەکەی قۆستۆتەوە و خۆی فێری خوێندنەوە نووسین کردووە. هەروەها و ئافرەتە ئێستا دەتوانێت بە ئاسانی پرسیارەکانی بیرکاری شیکار و شیتەڵ بکات. سوپاسی مامۆستاکان دەکات. قومام یازمام هیچ یۆکتۆ. ئەو ماوەیە گرنگیەکی زۆرم بە خوێندنی منداڵەکانم داوە. ئارەزوم بۆ خوێندن بۆ دروست بوو کە بەشداری وانەکان بە ئۆنلاین بکەم. کوڕەکەم مۆڵەتی لە مامۆستاکەی وەرگرت و منیش لەگەڵ ئەوان وانەکان وەردەگرم. ئێستا دەتوانم بخوێنم و بنووسمەوە. سپاس بۆ مامۆستاکان. هەم ماتەمەتی چێژدیم هەم تیرچەی ئۆکۆدۆم. 5 لە منداڵەکانی ئەو دایکە تەمەن 36 ساڵە لە قۆناخە جیاوازەکانی خوێندن قوتابین. دوای ئەوەی بڕیاردرا خوێندن بکرێتە ئۆنلاین بە هەمان شێوەش دایکیان دەبێتە قوتابی و لەگەڵ ئەوان وانەکان وەردەگرێت. ئێستا دەتوانێت پرسیارەکانی بیرکاری شیکار بکات و وەک منداڵەکانی زانیاری وەربگرێت. Komşuda bir onu kalıyoruz, 12 oldu. Bir velim okuma yazma bilmiyordu. دایکم زۆر خۆی ماندوو دەکات. ڕۆژانە کاتێک وانەکان بە ئۆنلاین دەخوێنین. لەگەڵ ئێمە زۆر بە وردی وانە و زانیاریەکان وەرەگرێت. ئەو زۆر باشە و گرنگی زۆر بە وانەکانی دەدات. دوای بڵاوبنەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و بەرزبوونەوەی ژماری توشبوانی و پەتایە وەزارەتی پەروەردەی تورکیا بڕیاریدا بۆ ماوەیەک دەرگای قوتابخانەکاندا بخات. دواتر ناچار بۆ بڕیار بدات خوێندن لە ڕێگەی ئۆنلاینەوە بەردەوام بێت. ئەگەرچی بۆ چوونی جیاواز لەسەر خوێندن بە ئۆنلاین هەیە و بەشێک لە شارەزایان پێیان وایە جێگەی خوێندن لە هۆڵەکان ناگرێتەوە، بەڵام سوودێکی دیکەی ئۆنلاین وەک ئەو دایکە وایە کە چۆن دەرفەتەکەی خۆستۆتەوە و فێری خوێندەواری بووە. بێگومان کۆڕۆنا زۆر کاریگەری لەسەر کەرتی پەروەردە هەبوو. هەمیشش باسی واکەینەوە کە گۆڕانکارێکی تەواوی لە کەرتی پەروەردە کرد بە تایبەت لە قۆناغەکانی خوێندن کە جیا لەوەی خوێندکاران ئەچوونە پۆلەکان ئەوەی داخست نەمانتوانی بە شێوازێکی تر جیهان ڕووی کردە گرتنەبەری ڕێگەیەکی تر کە ڕێگەی ئۆنلاین بوو یاخود بڵین خوێندکاران لە ماڵەوە لە ڕێگەی ئەلکترۆنی یاخود ئۆنلاینەوە وانەکانیان وەرەگرت و خوێندن بەردەوامە بوون. ئەمە زۆر خانەوادەکەی سەرقاڵ کرد. زۆربەی ئەندامانی خێزان سەرقاڵ بوون بەو کاتانەی کە خوێندکارەکانیان بە شێوەیە واناخوێنن وەکو بینیمان ئەو دایکە لە باکووری کوردستان چۆن هەوڵیدا لەگە منداڵەکانی فێر بێت. لایەکی دیکەوە لە ئەڵمانیا داپیرە و باپیرەکان بوونەتە مامۆستا لە ماڵەوە یاخود بڵێن وانەکان بە قوتابیەکان و بە منداڵەکان و بەنەوەکانیان دەڵێنەوە ئەوەش بوو ئەوان زۆر چێژ بەخشە. با ببینین بەس ئەو داپیرە و باپیرانە چۆن وانە ئەڵێنەوە و چۆن کاتەکانیان لەگەڵ نەوەکان بەسەر دەبن لە خوێندندا.
گەڕانەوە بۆ سەردەمی منداڵی و دووبارە تێکەڵاوبوونەوە لەگەڵ پەرتووک و تیانوس و پێداویستەکانی قوتابخانە ڕەنگە بۆ کەسانێک ئەوەندە چێژبەخش بێت کە بێ ئەوەی داوای یارمەتیان لێ بکەیت بە چێژەوە دێنە ناو دنیای قوتابیە سەرەتایەکان و لە شیکردنەوەی هاوکێشەکان وانەکان خۆیان دەگەڕێننەوە ناو یادگاریەکانی منداڵیان بە تایبەت ئەو داپیرۆ باپیرانەی کە خوێندەواریەکی باشیان هەیە و ئێستا خانەنشین بوون و لە ماڵەوە کاتەکانیان بەسەر دەبن وەگەم داپیرەیە کە لە سەردەمی کۆرۆنا و کەرەنتین هاوکاری نەوەکانی دەکات و وانەکانیان بۆ دەڵێتەوە. ئەوە بۆ من زۆر چێژبەخشە کە دوای چەندین ساڵ وەکو قوتابیەکی سەرەتایی کتێبی بیرکارینەوەکانم دەگرمە دەست بۆ ئەوەی لەوانەوە هاوکێشەکانی تێبگەم بۆ ئەوەی بتوانم بۆیان شی بکەمەوە و سەرەتا کەمێک قوڕس ببووم بەڵام بە باش کۆنتترۆلم کردووە و نەوەکانم چێژ لە ڕوونکردنەوەکانی من وەردەگرن ئەمە زۆر خۆشحاڵم دەکات. ئەمە نەک تەنیا بۆ داپیرەکان و باپیرەکان بەڵکو بۆ نەوەکانیش چێژبەخشە سوودی لێوەردەگرن کە لەم کاتەی خوێندنیان لە ماڵەوە گۆڕانکارێکی زۆر بەسەر شێوازی خوێندنیان هاتووە. ئەو ڕۆتینەی پێشتریان شکاندووە و جگەلەوەش نەنک و باپیر وانەیان پێدەڵێنەوە کە زۆر بە میهرەبانی و هەستیاری مامەڵە لەگەڵ منداڵەکان دەکەن. هەروەک دەوترێت نەوە ئەوەندە خۆشەویستە کە لە دایک و باوکی زیاتر لەلایەن داپیرەکانیانەوە گرنگیان پێدەدرێت. ئەو مامۆستایەکی باش نییە چۆنە بێ مامۆستا بە قسەی قوتابێکی بکات هەر کات پشیویست بیداتێ و بەدڵی قوتابێکی ڕەفتار بکە دەبێت کەمێتونتر بێت زۆر میهرەبانە. داخستنی قوتابخانەکان کەشێکی جیاواز و دوور لە ڕۆتینی بۆ قوتابیان ڕەخساند بەڵام ئەمە زیانێکی زۆری بەرکەرتی پەروەردە گەیاند. چونکە پێویستە قوتابی لە قوتابخانە پەروەردە بکرێت و ئەزمموی خوێندن لە کەشی قوتابخانە تاقی بکاتەوە لەگەڵ هاوڕێ و هاوپۆلەکانی چالاکیە جۆراوجۆرەکان ئەنجام بدات. بەڵام بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و پاراستنی گیانی قوتابیان تا ئێستاش لە زۆربەی وڵاتانی جیهان دەرگای قوتابخانەکان داخراوە نازانرێت کەی ژیان ئاسایی دەبێتەوە و قوتابیان دەگەڕێنەوە ناو هۆڵەکانی خوێندن. ئێستاش با بەهای دراوە بیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین. کە 100 دلاری ئەمریکی بەرامبەر بە 143,600 دیناری عێراقیە، 100 یۆرۆ بەرامبەر بە 173,300 دیناری عێراقیە، 100 پاوەنی بەریتانی 193,500 دیناری عێراقیە و 100 لیرەی تورکی 19,150 دیناری عێراقیە، 100,000 تومانی ئێرانیش 5,990 دیناری عێراقیە. جیا لەوانە مسقالێک زێڕی ئایار 24 420,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی ئایار 21 370,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی ئایار 18 316,000 دیناری عێراقیە. مەکسیکیەکان هەمیشە کاری سەیر و سەمەرایەکەن یاخود بڵێن کارێکی سەرنجڕاکێشەکەن هەروەک چۆن خانمێکی مەکسیکی کە کاری بەرگدرویە لە جلوبەرگی ئەو کەسانەی کە با ڤایرۆسی کۆرۆنا گیانن لەدەستداوە ورچ و بووکەڵەی منداڵان دروستەکەن و ئەیفرۆشنەوە بە $3 نرخەکەشی هەرزانە بە کەسوکاری خوانیا خود بە منداڵانی قوربانیانی کۆرۆنا کە دیفرۆشنەوە پێم وابێت یاخود بڵێن $3 نا $30 هەر ئەو جلوبەرگانەی ئەو کەسانی کە گیانیان لەدەستداوە بەهۆی کۆرۆناوە کۆکاتەوە ئەیکاتەوە ببووکەڵە. ئەم کارێ ژنەوەیە کە وەک یادگاریەکی قوربانیەکان لای کەسوکارەکانیان بمێنێتەوە. لێ مەکسیکێ بەڵاوبوونە ڤایرۆسا کۆرۆنا باندۆر لەسەر ڕەوشە خەلکی چێکیریە و هشتیا گۆ هەر کەسێک کە بخوا کارێکین و پەیدا بکە. ژنێکە مەکسیکیش بۆی بیرانە قوربانیە ڤایرۆسا کۆرۆنا لیستکێن زارۆکان بشێوازەی هەرچان ژ پاشماین جلوبەرکێن وان چێ دکە. وڵاتیە گۆ کارێت تەرزیە دکە ژکەنجن وان کەسێن گۆ ڤایرۆسا کۆرۆنا جانێ خۆش دەستانە ڕوێ هەرچان چێ دکە وەک ئالیکاریەکێش بۆ کەس و کارێنوان حەیاک و ئێش و ئازارێن ژە دەستانەوانش بیر بکەن.
posiblemente de inicio lo vean como دەبێت دەست پێکێدا و پارچەیەکە بچووک ji tiştên kes û karin xwe bînin ji ber ku ev yek herîkariya wan dike hev baş bibin ji ber ku mirov bi tebahî tê guhartin dema ku destê xwe dide tê wê gaveya herî hestiyar û dilzîz e dema ku destê xwe tê wî çermî hêsrendvan tê nexware que sea nada más un medio para cerrar ese ciclo. ئەو ژن di mala xwe de kargeheke daniye û ev çend salin gokarê terziye dike û bi hatina vîrusa korona karê wê zêdetir bûye ku heyanha zêdetir ji disîd hirçan çêkiriye ji malbatên qurbaniyên Covid-19 re. Está hecho de la chamarra que usaba mi papá. Ji cilûbergên bavên min ku li xwe dikir hatiye çêkirin ez gelekî jî hez dikim ji ber ku gelekî gerim bû her gava ez hildigirim yan hez dikim ku beşeke di jiyana min de ye lê dizanim ku ew çû di heyama 25 rojan de me tu zanyarî li ser nebûn derfez jî ji me re çî nebû ku em wî bibînin û xatirê xwe jî jê bixwazin. Y despedirme de él y agradecerle. Kesûkarên qurbaniyan kincên wan yên herî baş dibine jêra û li ser çêkirina her lîstikekê $30 Amerîkî ew şin ji wan distîne. Heyanha li Meksîkê bêhtir ji 1.500.000 kesî bi vîrusa koronayê ketine û ji wê hejmarê zêdetir ji 135,000 canê xwe bi wê vîrusê ji destane. حەزی فێربوون بۆ میوزیک لەوانەیە لای زۆر بەمان هەبێت بەڵام فێربوونەکەی ئاسان نەبێت بۆ کەسێک کە هیچ کێشەیەکی تەندروستی نەبێت بەڵام بۆ کەسێک کە توشبووی ئۆتیزم بێت ئەوە کارێکی گرانترە گەنجێک لە سلێمانی کە توشبووی ئۆتیزمە ڕێژەیەک لە نەخۆشی ئۆتیزمی هەیە ماوەیەکی دوور و درێژە سەرقاڵی فێرکردنی میوزیکە ئێستا بە باشی میوزیکە ژەنێت بە هاوکاری مامۆستاکانی بێگومان مامۆستاکانی ئەرک و ماندووبوونێکی زۆریان لەگەڵ کێشاوە تا گەیشتۆتەوە ئاستا با بەیەکەوە لەم کارەی هاوکارمان دالیا کەمال ببینین. ماوەی 5 ساڵەوە ڕاهێنەرێک لەگەڵ ڕەندا کارەکەم هەڵبەت کارکردن لەگەڵ ئۆتیزمە ئاسان نییە بەڵام ڕەند توانە و بەهرەیەکی باشی هەیە و کوڕێکی زۆر زۆر زیرەکە بۆیە بە ئاسانی توانێت فێری هەموو ئەو دەرسانە بەکەی خوێنێت. هەموو ئۆتیزمێک بە دووبارەکردنەوە فێریشتە بێ بۆیە لە جیاتی جارێکە بێت چەندین جار تۆ ئەو شتی بۆ دووبارەکەی تۆ کەمە بەستە ڕەندیش بە هەمان شێوە ئەو موزیکانی کە فێر بووە چەند جارێکی زۆر لێدراوە ئەو پارچانی کە ڕەند ئەی خوێنێ زۆر جار خۆم ڕایژی لەگەڵاکەم دانیشێنم ئەڵم ڕەند حەز لەم پارچەیەیان نا چونکە زۆر مەبەستمە تەزەوقی خۆشی بدۆزمەوە چێژی خۆی بدۆزمەوە لەناو پارچەکانە هەندێک پارچەش هەیە خۆم قەراری لەسەرم کەی خوێنن هەندێک جاریش واش هەیە ماڵەوە داواکە نەڵم باو پارچە ئەوە چی بوو؟ یاڵە لەسەر ڕەند زیاتر لە 16 پارچە موزیکی شاکاری جیهانی توانێت بژێنێت بە باشی بە شێوکی ئەکادمی خوێنوێتی و 2 بۆ 3 گۆرانی کوردیش توانێت بە باشی بیانژەنێ ئەو پارچە ئەو گۆرانیانی کە ڕەند ئەیانزانێ پێویستە لە ڕووی تێکستەوە ئاگامان لێ بێت چونکە ئەبێت تێکستەکەی شیاو بێت بۆ مناڵێکی تەمەنی خۆی
مناڵیەوە وانە میوزیک ئەخوێنم پیانۆ چونکە ئەمریکی بەهێز و بەناوبانگە One Man's Dream چونکە لێ ئەم کەمێک ئارامی و بەردەوامیە بێت لە هەبێت بەرامبەر هەموو توشوانی ئۆتیزم تا بەهرەکانی ئەوانیش دەربکەوێت. ئێستش با بەیەکەوە بڕگەی وەرزشی لە پرۆگرامی ڕۆژباش لەگەڵ ژاکاڵ خۆشناو ببینین. ڕۆژ باش، هیوادارم لە هەموو لایەک ساغ و سەلامەت بن. ئیمڕۆ هەندێک جوولەتان پێشانە دەم کە سوودی هەیە بۆ هەموو لەش. ئێستا دەست پێکەین، پێویستێکم بە دیوارێک هەیە تا پشتمان بخین بە دیوارەکە. ئەم جوولەیە پێڵن پشی و ڕاوچی. تۆزەکەی بۆ پێشەوە، پشتت ئەەکەی بۆ دیوارەکە، پشت دەبێ یەک بێ لەگە دیوارەکە، ئەی بۆ خوارەوە، ئاگادار بن گۆشەی نەوەت لە قاچەوە بۆ خوارەوە. و هەناسەکی قۆڵ ئەخۆن، 20 سانیە ئەوەستن. وێن بۆ سەرەوە، 10 سانیە ڕائەوەستن. و ئەمە دۆبارەیەکەنەوە 4 جاران 20 سانیە. لە پاش پشی و ڕاوچی جوولەی تر لە کەمەرەوە تا خوارەوە دەست پێکەین. بە هەردوو ئەژنۆ لە سەعەرزەکە دائەنێشین، سکمانە بین بۆ ژوورەوە و دەست پێکەین. یەک قاچ ئەبین بۆ سەرەوە، دوای ئەوی تر وین بۆ خوارەوە. قاچەکەمان ئەیگۆڕین. ئەم جوولەیە 4 جاران 12 دووبارەیەکەیەوە. جوولە سێم بە دەست و بە ئەژنۆ ئەچین بۆ خوارەوە، دائەنێشین. دەستەکانت ڕێک بێ لە گەشانت، سکتە بێ بۆ ژوورەوە، پشت ڕاست بێت، نەفەسێکی قۆڵە کێشیت، بە پەنجەکانی پێت ئەی بۆ سەرەوە. ئەژنۆت لەسەرەوە بێت، تمەشەی پێشەوەکەیت، با یەک دەست دەستەکەی بە شانەکەیترێت. ئەم جوولەیە 4 جاران 12 دووبارەیەکەوە. ڕاهێنانی ئەمڕۆ کۆتایی پێهات. زۆر سپاس کە گەڵمان بوون. بۆ هیوام هەمیشە تەندروست باش و ساغ و سەلامەت بن. سفرە و خوانتان هەمیشە پڕخێر و بەرەکەت بێت. ڕۆژێکی خۆش بۆ هەمووان. ماڵاوە.